بەناوی خوای گەورە سڵاوتان لێبێت بەڕێزان لە بەرنامە ئەمڕۆ باس لە کەمپینی دەستگای خێرخوازی بەخشین دەکەین کە بۆ زیان لێکەوتوانی لافاوەکەی چەمچەماڵ و ناوچەکانی دیکە ڕاگەندراوە. کەمپینەکە ماوەی زیاتر لە 5 ڕۆژە ڕاگەنداوە، ئێستا دەستی بەکارەکانی کردووە. ئێمە قسە لە سەرکارەکانی دەکەین وە گرنگی هاوکاریکردنی خەڵک بۆ زیان لێکەوتوانی لافاوەکەی چەمچەماڵ و ناوچەکانی دیکە و دەستگای خێرخوازی بەخشین چەند پارەی تاکو ئێستا دابش کردووە، بەنیاز چییە، پرۆژەی چییە، و قسە لەسەر دۆخی هاوڵاتیانیش دەکەین لە سنووری قەزای چەمچەماڵ و ناحەیەکانی دوای لافاوەکە. ئەم پرسە لەگە هەرێک لە بەڕێزان دکتۆر محەممەد شێخ لەتیف بەرپرسی پەیوەندی گشتەکانی دەستگای خێرخوازی بەخشین لە ستۆدیۆ، هەروە لە چەمچەماڵیشەوە مامۆستا جەزا ئەحمەد ئەندامی سەرکردایەتی کۆمەڵ لەگەڵمان دەبێت. سوپاسی ئامادەبوونتان دەکەین. کاکتۆر بەخێر بنێگە لە بەڕێستانەوە دەست پێ بکەین. وەبزانمێ وەکو بەخشین یەکەم ڕێکخراو بوون کە ئەو کەمپینەتان ڕاگەیان. تا ئێستا دیارە چەندتان کۆ کردوێتەوە، چەندتان دابش کردووە بۆ زیان لێکەوتوانی لافاوەکانی هەرێمی کوردستان؟ بەناوی خوای گەورە میهرەبان، سڵاو لە بەڕێستان کاکیم، سڵاو لە بینەرانی بەڕێز، دەستخۆشیتان لێکین بۆ من دەرفەتەکە بۆ ئێمەتان ڕەخسان. دیارە ئێمە هەر لە یەکەم ڕۆژی کارە ساتەکەوە لە کاتی کارە ساتەکە لە پەیوەندی بووین لەگەڵ بەرپرسی نووسنگەکان تا لە دۆخی خۆیان و هاوڵاتیان بکۆڵینەوە بزانین بارودۆخەکە چۆنە. کاتێککە لە دەوروبەری مەغریبا بۆمان ڕوون بۆ کە کارە ساتەکە گەورەیە بە گوێرەی ئەو داتا و زانیاریانەی کە بەرپرسی نووسنگەکانمان لەو شوێنانە بە ئێمەیان گەیان. ئێمە وەک یەکەم ڕێکخراو هەمان شەو کەمپینمان ڕاگەیان بۆ کۆکردنەوەی هاوکاری بۆ لێقەوماوان و بۆ ڕۆژی دواییش مەیدانی خۆمان چوینە شوێنەکە و شوێنەکەمان بینی. هەڵبەت سەرەتا کەمپینەکەمان تەنها بۆ کۆکردنەوەی هاوکاری دارایی بوو، بەڵام کاتێک کە چوینە شوێنەکە و بینیمان کارە ساتەکە زۆر گەورەیە بڕیانماندا کەلوپەلیش وەربگرین. بۆیە خەڵکێکی زۆر هاتن بەدەم کەمپینەکەەوە. بە منزانەی ئێمە ئەوەندەی کە تا ئێستا ئێمە بەخشیمانە یا دابشمان کردەوە بەسەر زیان لێکەوتوانە بەمەزەندە تەبعاً بە نزیکەی، چونکە هەندێک کەلوپەل هەیە ناخەمرێن ڕێکاورە کەسێک خێرخوازێک هێناوێتی تەسەورەکەی نزیک ببێتەوە لە ملیارێک دینار ئەوەی کە دەستگای خێرخوازی بەخشیوێتی تا ئێستا. و دیارە کەمپینەکەشمان بەردەوامە. ئێمە دوێنێ نۆبار هەڵگرمان بەڕێ کرد بەرە و شۆڕش ناحەی شۆڕش. ئێمە لێرە کەمپینمان ڕاگەیان دۆ خێمەمان هەڵداوە. ئێستش وای بۆچین کە ئەوەندەی تریش کۆ بوو بێتەوە بە تەمان ئینشاڵڵا سبەینێ ئەوەندە بار هەڵگری تریش هەر بەڕێ بکەینەوە کەلوپەلەکان بگەێنین بەو زیان لێکەوتوانە. بەڵێ، ینی بە کۆی گشتی بڵێن بە پارەی کاش و بەجر و بەرگ و ڕاخەر و بەتانی و دۆشک و خۆراکۆنە ملیارێک کۆکراوەتەوە. وای بۆچین کە نزیک بوو بێتەوە لە ملیارێ. بەڵێ، بەردەوامیش دەبێت، بەردەوامی شەبین هەتا پێداویستی سپاس دەکەم. دواتر سەرەسەرەوەی هاوڵاتی چۆن بتوانێت پارە بدا ئەگەر نەتوانێت سەردانی نووسنگی کامکدەیمەوە خزمەتت. مامۆستا جەزا جەنابیشت بەخێر بێ، سوپاسی ئامادەبوون دەکەین. ئەو ماوەیە بەڕێزشتان زۆر ماندوون و بەردەوام لە هاوکاریکردنی خەڵک دەستان خۆش بێ. ئەگەر بزانین ئێستا دۆخەکە چۆنەوە لە سنووری قەزای چەمچەماڵ، لە تەکیە، لە شۆڕش، لە سنووری قەزای چەمچەماڵ دۆخەکە چۆنەوە هاوکاریەکانی دەستگای خێرخوازی بەخشین چۆن دابەش دەکەن، چی لە خۆ دەگرێ؟ رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. اللهم اجعل أعمالنا كلها صالحة ولا تجعل لأحد فيها نصيبا آمين. کاک حەکیم جان، سڵاوی خوای گەورە لە تۆ لە بەڕێز دکتۆر محەممەد و لە سەرجەم بینەرانی کەناڵی ئاسمانی پێیان بێت. دیارە دوای ڕۆژی سێشەممە کە ئەو لافاوە لە قەزای چەمچەماڵ و ناحەکانی دەوروبەری ڕوویدا، ئێمە ئەوە کومەڵبەند لێرە لەگەڵ نووسنگەکانی بەخشین دەست بەکار بووین. سوپاس بە خوای پەروەردگار لەو کاتەوە کە ئێمە لە خزمەتین و من ئەمەوێ هەر لێرە شەوە بەڕاستی سوپاسی تەواوی هەموو ئەو خەڵکانە بکەم کە هاوکاریان کردوین، هاوکاری چەمچەماڵەکانیان کردووە، هاوکاری سنووری چەمچەماڵیان کردو بە ناحیەکانیەوە. سوپاسی یەکە بە یەکەی هەموو ئەو خەڵکاناکەم بە شێوەیەکی گشتی
چ بە دوعا چ بە پارە چ بە کەلوپەل چ وەکو کەناڵەکان و ڕۆژنامە نووسەکان و میدیاکارەکان ئێمە سوپاسیانەکەین و زۆر زۆر لیان مەمنونین بەڕاستی ئەمە ئێستا هەست بە قەرزاریەکەین وەکو چەمچەماڵەکان و ئەمێش بە تایبەتی سوپاسی شارەکانی کوردستان بکەم و لە دەرەوەی وڵات سوپاسی خەڵکی سلێمانی خەڵکی هەولێر خەڵکی کەرکووک ئەمڕۆ لە بەغداوە خەڵک هاوکاری هێناوە لە شاری پێنجوێنی خۆشەویستەوە ڕێکخراوی درە و کاک حاجی بەهادین و ئەوان بەڕاستی سەی سایقیەکان خەڵکی کۆی خۆشەویست خەڵکی ڕانێ خەڵکی حاجیاوە خەڵکی کەلار گەرمیان دووس لەوەیە ناوەکانم هەموو لەم کاتەیە لەبیر نەبێ بەڕاستی پیرەمەگرون قەرزاریان کردین کە ئەو خەڵکا بینین بە جۆش و خۆشەوە ئەویش ئەوەمان پێڵێ بەڕاستی کاتێککە ئێمە یارمەتیمان کۆ کردەوە بۆ براکانمان لە دەرەوەی وڵات بۆ خەڵکی غەزا بۆ تورکیا بۆ سووریا خۆ هەموو کوردستان بە بێگومان پارەی نەئابەخشی بەڵام کاتێککە کۆمەڵێک خەڵک هەڵەسا بەو کارە تعبیری ئەکرد لە هەموو کوردستان پێی سەربەرز بوو ئێساش هەروایە کۆمەڵێک خەڵک لە شارەکانی کوردستانە و لە شارۆچکەکانەوە کە هەڵەسن بە ئەم ئەرکا وەکو لە شەرع پێی وتراوە فەرزی کیفایە بەڕاستی سەربەرزیەکە بۆ هەموو شارەکەیە سەربەرزیەکە بۆ هەموو وڵاتەکەیە بۆیە من بە لێرەوە بە دەرفەتی ئەزانم قەدری ئەو خەڵکانە بگیرێن ئەو ڕێکخراوانە و ڕێکخراوە خێرخوازیانە کە لە شار و شارۆچکەکانی کوردستانە ئەو خەڵکە خەمخۆرە ئەو خەڵکە بە مشورە کە خزمەت ئەکەن بەڕاستی ئەرکی سەرشانی هەموو هاوڵاتیان سوگەکەن ئەمە تەبعەن بۆ میدیاکار ڕاستە ئەمە بۆ خێرخواز ڕاستە ئەمە بۆ مامۆستای ئاینی ڕاستە بۆ هەمویان ڕاستە بۆیە ئەو شەریحانە ئەبێ ئێمە زۆر قەدریان بگرین و زۆر زۆر سوپاسیان بکەین بۆیە من جارێکی تر بە ناوی قەزای چەمچەماڵ و بە ناوی ناحەکانی تەکێ و شۆڕشەوە دەستی یەکە بە یەکەی ئەو شارۆچکانی کە ناوم هێنانەوانشی ئەگەر ناوم نێ ناوم لە بیرچوونە دەستیان ماچەکەم دەستی ڕۆژنامە نووسەکانیان مامۆستا ئاینیەکانیان بەتەمەنەکانیان خوشکەکانیان مناڵیان پیریان هەموو لایەکیان بەڕاستی ئێمە سوپاسیانەکەین و خۆمان بە قەرزاری یەکە بە یەکەیان نەزانین مامۆستاگەر بە دیاریکرا لەسەر دەستگای خێرخوازی بەخشین لەوێ پرۆژەکانی چۆنە هەر دابەشکردنی پارەیان پاکردنەوەی کۆڵانەکان خانوەکان دابشکردنی خۆراک بڵێن ڕاخەر و پێراویستەکانی دیکە جۆرا و جۆرە ئەوەی کە دابشکراوە واللهی مامۆستا حەکیم بەڕاستی جا ئەمەوەش بڵێم ئێمە بۆ یعنی بە شێوەیەکی گشتی سادێمە سەرەوەش چونکە حەزەکەم حەقی پێ بدەم ئەمەم بە دەرفەت زانی ئێمە ئەسڵ وایە کە حوسنی زەنمان هەبێ بەرامبەر بە هەر کەسێک کە خزمەت بەم شاری ئێماکە من دیوە جوانەکانی ئەبینم کە تەوحیدی دروست کردووە لە نێوان هەموو بەشەکانی کۆمەڵگەیە لە نێوان بەشەکانی کوردستانە شارەکانی کوردستانە ئێمە گومانی باش بە هەموو خەڵکێکە بین کە خزمەت ئەکا لە هەموو لایەنەکانەوە ئەوە خاڵی یەکەم اینجا هەر کەس ئێرە قیامەت نییە بەڕاستی ئێرە دنیاە ئەوە قیامەتە ئەگەر خەڵکێک بۆ خوای کردبێ خوا پاداشێداتەوە بۆ دنیاشی کردبێ ئێمە سوپاسیەکەین ینی بۆ دنیاش بێ هەربێ سوپاسی بکەین بۆ قیامەتیشی کردبێ بەڕاستی ئەوە نەبراوەیە ئەوە سوپاسی ئێمەش زیاد دەکاتە سەری و ئەجر و پاداشی خوای پەروەردگاریش ئەمما ئەوەی هێناویانە ئەرە وەڵڵاهی مامۆستا گیان هەموو پێداویستێکیان هێناوە وەڵڵاهی ئەوەی کە ماڵ پێویستێتی ئەوەی ئینسان پێویستێتی ئەوەی کە ئاگاتە دەست ئێمە ئەگەر نا خەڵکی تریشە بینین خوار ئێمەش نین ڕاستیەکەی لەم شارە ڕێکخراوی تر هەیە خەڵکی تر هەیە هەر یەکە لە ڕێگەی خۆیەوەی هێناوێتی بەڵام من هەمووی بەهی خۆمەزانم هەمووی هی ئێمەیە هەمووی بۆ ئێمە هێناوە هەمووی بۆ چەمچەماڵ هێناوە هەمووی بۆ تەکێ و شۆڕش هێناوە هەموو پێداویستێکیانە بەڵە ڕاخریان هێناوە پاکەرەوەیان هێناوە هەرەوەی کە ئیمڕۆ ئێمە تەوزیعمانە کرد ئەو کارتۆنە نەتەزانی یعنی سەی چی بکەی لە شەکر لە چا لە پاکەرەوە لە دۆشا و لە برنج وەڵا نازانم بیژمێرم یعنی من شتیوامە بینی بەڕاستی من بۆ خۆم کە بسمە بازار لەوەیە سەلیقەیەوەم نەبێ ئەو هەموو پێداویستیە
یعنی بپێچمەوە بۆ ماڵەکە بیبم بۆیە بەڕاستی ئەو کەسانی کە ئەو پێداویستیانیان نردووە زۆر بە سەلیقەش بوون بە زۆری شتی دوێ هاتووە شتی تازە هاتوون وەگوتم هەرچی کەماڵ پێویستی پێبێ ئینسان پێویستی پێبێ هاتووە ئێمە وا ئەزانم لە ئێستاە هەموو دنیاهی ئێمەیە لەسەروی هەموو شێوە ئەو ڕوحە هاوکاریەیە ئەوەیە کە ئینسان هەز بە تەنیایی ناکە هەز بە پێکەوەییەکە بەڵێ هەموو پێداویستەکان هاتوون حتا پارەش هاتووە منەتوانم ماوەسا حەکیم بڵێم دیارە من وەکو نووسینگەی سەرێکی قسە ناکەم من وەکوی ناوچەم چەماڵ کە بەدەستمان گەیشتووە ئێمە لەگەڵ ئیدارەی شاریش تەنسیقمانەیە بەڕاستی سوپاسی ئیداری شاری ژەکەین کە لە ئێستاە ئیدارەیەکی کاتی هەیە کە لیژنەیەک دروست کراوە بۆ سەرپەرشتیاری ئەم تەوزیعاتە کە ئێمە پەیوەندیمان هەیە لەگەڵیانە سوپاسیانەکەین زۆر هاوکارمانن ئەوانیش بەڕاستی کە ئەوان ڕقم حسابیەکیان داناوە بەڵام بە حقیقت ئێمە ڕێکخراوێکی خێرخوازیمانەیە بە ناوی بەخشینەوە کە ئێمە لێرە نووسینگەمان هەیە ئێمە ژۆک و مەڵبەن ئێستا هەمومان بووینەتە بەخشین بە حقیقت لەبەرەوەی باردۆخکە واخوازیە نەک ئێمە بووینەتە بەخشین شارەکە ئەوەی کەلەی نەقەوماوە بۆتە فریاد ڕاست بۆتە بەخشین بۆیە خەڵکێکی زۆر کە خواپێداوە سەرمایەدارە کە دێ پارەمان بۆ دێنێ ئێمە بەرچاوی ڕوونەکەین ئەڵێن ئەوە ئیداری شارە ئەوە ڕێکخراوەکانە ئەوە خەڵکە هەژارەکەیە ئازادی ئەەکەین ئازادی ئەەکەین بۆیە زۆر جار لەو خواپێداوانە داوامان لێەکە نەڵەن کاکە نەفرێکمان لەگەڵا بنێرن ئێمە دەلیلیانەکەین دەلیلیانەکەین بۆ ئەوانەی کە ماڵە ئەو ماڵانی لیان قەوماوە کە لە ڕێی مختارەکان وەرمان گرتووە یان خۆمان لە ڕێی لیژنەکانی خۆمانە وەرمان گرتووە ئەتوانم بڵێم تاکو ئێستا وەکو پارەی نەخت زیاتر لە 500 ملیۆن لە ڕێی ئەو لیژنانەی ئێمەوە دراوە بە خەڵک تەمان ئەوانەی ئێمە دەلیلیمان کردوون ینی ڕێنماییمان کردوون وەکو لیژنەکانی مەڵبەند و ئەنجومەنەکان و بەخشین ڕێنمایی خەڵکە خواپێداوەکەمان کردووە کە بەرچاویشمان ڕوون کردووە و تومانە ئەوە ڕقم حسابی ئەوە حکوومەت ئەوە ئیدارە ئەوە هەمووی ماخسووەتە پێشچاوی چۆنت پێ خۆشە ئەوە سندوقی بەخشین و توانە نا ئێمە پێمان خۆشە لە ڕێگەی ئێوە بە دەستێکی ئەمی نەزانین ڕێنماییمان بکەن ئەو ماڵی لی قەوماوە خۆمان بۆیانە بین پێداوەکان خێرخوازەکان خۆیان بردویانە ئێمە دەلیلیمان کردووە ئەوەی کە من بزانم لە لای منەوە گەیشتوەتە من یعنی سەروی 300 ملیۆن بە زمانی سادەی بازاڕی بیڵێن زیاتر گەیشتووەتە دەستی لێ قەوماوان کە ئیسفادی زۆر زۆران لێ کردووە کەلوپەل و ئەوانەش ئەوە برای بەڕێزم دکتۆر محەممەد باسی کرد کە بە فەرمی لە نووسینگەکانی بەخشینەوە کە دێ ئێمە بە تەنسیق لەگەڵ ئیدارەکانی شارەدا بەشێکین بەڵێ سوپاس دەکەین مامۆستا لەگەڵمان بمێنیەوە هەرچەندە ئیشتانەیە بە لەگەڵمان بمێنەرەوە سوپاس دەکەین دێمەوە خزمەت دواتر کەلتۆر سەبارەت بۆی کە خەڵک چۆن هاوکاری بگەنەوەی هەر چەند نووسینگە هەیە یاخود لە ڕێگەی دیکە FIB فاستپەیە زین کاشە و بزانم کی کاردە هەموو ڕێگاکان تەن ئاسان کرد بۆی خەڵک بتوانێت بە ئاسانترین شێوە و کارەکان بگەێنێتە دەستیەوە بەڵێ بەدڵنیا ئێمە هەموو ئەپە ئەلکترۆنەکان کە پارەی لێوە درێوە جەناب ئاماژەت پێدا FIB زێنکاش فاستپەی کیکارت لە هەموو ڕێگەیەکەوە لە شاشەکەی بەڕێستانەوە پیشانە درێت لە سوۆسیال میدیای هەموو خێرخوازی بەخشین شەیە بڵێنەوەی کەس حاشینەکەی هەیە بڵاوتان کردو لێوێشە بڵاومان کردوەوە بەدڵنیاییەوە و ئێمە لە سەرجەم شار و شارشکەکانی کوردستانە 35 نووسینگە و نوێنەرایەتیمان هەیە ئەوانش دووبارە هاوکاری وەرەگرن و وەریشیان گرتووە ئەمڕۆ ئێمە لە نووسینگەی هەڵەبجەوە پێداویستەکانەوەی کە کۆکرابەوە بۆیان نردوینەمەش بەیان ئینشاڵا ئەوانەی تر کە خۆمان کۆمان کردوەوە هەندێک نووسینگەی تریش کە ئەینێرێ ئەو کەلوپەلانەش دووبارە ئەگەێنین بۆیە لە ڕێی نووسینگەکانەوە ئەتوانن و لە ڕێگەی ئەپە ئەلکترۆنیەکانەوە بە هەمان شێوە ئەتوانن هاوکاریەکان بگەێن و بە دەستێکی ئەمینەوە ئینشاڵا ئەمەیگەینە شوێنی خۆی لە دەروی وڵاتیش بڵێن حسابانکیە گەر کەسێک بێ لە وڵاتانی دەرەوە هاوکاریتان بۆ بنێرێ ئێوە بیگەێنن بە
دەست خەڵکی چەمچەماڵ و ناوچەکانی دیکە دیارە ئێمە لە وڵاتی بەریتانیا لە 35 شارە نووسنگە و نوێنەرایەتیمان هەیە لەوێ کەسەکان کە نوێنەری ئێمە هەموو ڕقم تەلەفۆنشتیان واریدە و هەیە و ئاشکرایە ئەتوانن ئەگەر بە کاش بیانەوە و ئەگەر بشیانەوێ لە ڕێی ژمارە حسابیەوە هەم لە وڵاتی بەریتانیا هەم لە یەکێتی ئەوروپا ژێمە دو حساب بانقیمان هەیە ئەتوانن لە ڕێ حساب بانقیانەوە دووبارە هاوکارەکانیان بگەین و بە دەستی شێمینەوەمە ئینشاءڵڵا گەێنین بە زیان لێکەوت باشە بە زۆر کوڕێکخراوی نێودوڵەتیش داواتان لێ کرد و هاوکارتان بن جگەلەوەی کە لە ناوخۆ ئێوە پارە کۆ دەکەنەوە بڵێن پێداویستەکانی دیکە ڕێکخراوی نێودوڵەتی داواتان کرد و هاوکارتان بن بەڵێ ئێمە لەگەڵ چەندین ڕێکخراوە کۆنتاکتمان هەیە و لە هەندێک ڕێکخراوی نێودوڵەتی ئێمە ئەندامین دیارە لە ڕێی پەیوەندیەکانی خۆمان و ئێمە کارەساتەکەمان بۆوان گەیاندووە بە ڤیدۆ بە نووسین بە گرافیک کە کارەساتەکە بەو شێوازەیە بەڵام کا حەکیمە حەزەکەم لێرەوە ئەوە بە بەڕێزوو بە بینەرانیش بڵێم نردنی پارە لەو شوێنانەوە ڕێکاری ئیداری زۆر قورسیەوێ چونکەوێ لە وڵاتی ئەوەیە کە لێ پێچینەوە ئەکرێ سند بە سند ئەبێ ئێمە داواکارەکە پێشکەشکەین ئەوە لە لیژنەی ئیداری خۆیانە دیراسی بکەن و لێکۆڵینەوەی لێ بکەن یعنی هەندێک کاتی پێچێ ئەگەرنا بەڵێ نیشانداوە کە هاوکاریمان بکەن بە دڵنیاییەوە بەزەوەی غەزە چی بوو کە بڵاوتان کردبەوە ئەوانیش لە بارودۆخێکی زۆر قورسدان ئەوەی ئەوان چی بوو بڕە پارەی چەند بوو کە بەدەستان گەیشت بۆ بەدەستان گەیشتووە ئایا تابشتان کردووە ماڵە وەڵاکە حەکیم حەزەکەم لە ڕێی کەناڵەکەی بەڕێستانەوە باسێکی ئەو بابەتە بکەم چونکە قسەی زۆر هێنا بە دوای خۆیە و خەڵکێک هەتا ئێستا یعنی یەکێک لەو پەیجانە کە بڵاوی کردبووە بە ناوی ئێمەوە یەکێک لە خوارەوە لە کۆمنتە سوێنی خواردبووتی قەسەم بەخوا درۆوەکەن یعنی بابەتەکە لەوایە کا حەکیم کە من خۆم نەتوانم ئەم مێزە هەڵبگرم سوێنە خۆمەڵم کە حەکیمیش ناتوانێ هەڵیگرێت چونکە خۆم ناتوانم لە خۆمەوە سیرەکەم مامۆسایکی بەڕێز نمونەیەکی هێنایڵێ ئەگەر بە مێلورەیەک بڵێ دروستکراوێک هەیە ناوی مرۆڤە دوو دەنک گەنم نیومەتریان بین بێت لە چاوتروکانێکە هەردووکی هەڵەگرێ مێلوراڵێ ئەسڵ و ئەساسی نییە چونکە خۆی ناتوانێ بەڵام مرۆڤیش هەیە توانێ ئەوەش بکەو بۆیە خەڵکی کاتێک کە سوێن ئەخۆن ئەڵێن ئەسلینی غەزە خۆیان برسیانە چۆنەی نێرن لە ڕەبت و عەلاقە دینیەکە تێ نەگەیشتون خەڵکی ئێمە کاتێک کە هاوکاری هێنا بۆ غەزە چیە هاوکاری هێنا مناڵێک دەغیلەکەی خۆی ئەهێنا پیاوێک لە کرێکاری ئەهاتەوە بۆ لای ئێمە 15,000 هێناوی بەخوا ئەمڕۆ 30,000 میشکرەوە 15,000 بۆ غەزە ئاەتەکە کە فەرمێ وەیؤثرون على أنفسهم ولو كان بهم خصاصة ئەمە لە مسلمانە ڕەنگەداتەوە بۆیە لای ئێمەی مسلمان زۆر واریدە کابرا ئەگەر 1 دیناری پێبێ دینارەکەی گیرفانی ببەخشێ بە براکەی لەو کاتە کە پێویستێتی ئێمە کاتێک کە ئەم بابەتە ڕوویدا نوێنەرمان هەیە لە غەزە لە هەواڵەکانەوە بیستیان هەڵبەدێمە بەڕاستیان مخاتەبەشمان نەکردن لە هەواڵەکەەوە بیستیان وتیان ئەمانەوە ئێمەش بەشدار بین ئێمە وتمان پێویست ناکە ئێوە خۆتان پێویستان پێیەتی وتیان خەڵکی کوردستان لە کاتی ناڕەحەتیە زۆر لەگەڵ ئێمە بوو وەک وەفایەک ئێمەژەمانەوە بەڕاستی وەفای خۆمان دەرببڕین ئەگەر بڕەکە کەمیش بێ ئیتر ئێمە وتمانەوە ئازادن بەزیێمە پێمان خۆش نییە بەڕاستی بۆیە ئەوان هەڵمەتێکیان ڕاگەیان لە ناوخۆ دەرەوەی غەزەش هەڵبەت پارەکە هەمووی ناوخۆی غەزە نییە لە ناوخۆ دەرەوەی غەزەش کە علاقە و پەیوەندیان هەیە توانیان بڕی $10,000 کۆ بکەنەوە بینێرن بۆ ئێمە لە ڕێ ئەپێکی ئەلکترۆنیەوە ناردیان بۆ ئێمەوە بە دەستیشمان گەیشتووە وەرمان گرتو ئێمەش لە هەڵمەتەکەمانە کەلوپەل و پێداویستی پێکڕین و بۆ زیان لێکەوتوانێ نێرین بە دڵنیایی بەسکەوتۆری سێوە زیاتر کام هاوکارێ بۆ ئێوە باشە خەڵک پارەی کاژ بێنێ یاخود کەلوپەلی دیکەی نوێ بێنێ خۆراک بێنێ کامە باشترە؟ دیارەکە حەکیم ئێمە بۆ هەموو هاوکاریەک پێمان خۆشە پارەی کاش بدەین بەو کەسە چونکە ئێستا من سەبەتەیە خۆراکە بم بۆ ئەم ماڵە ئێ ئەو ماڵە ڕەنگە خۆی خۆراکی هەبێ بەڵام ڕاخەری نەبێ
ڕاخەری نییە چی بکات لە خۆراک کەسێککە جلێک نییە لە بەریکا کەسێک پێخەفێک نییە پێ بخەوێ بۆیە باشترین چارەسەر باشترین شێوازەوەیە کە پارەی کاش ببین و تەسلیمی بکەین وەک جەناوی مامۆستا جەزاش فەرمووی ینی ئێمە لە بەخشیناوەمان هەیە کەسێک کە خۆی پێی خۆشە بچێتە ماڵەکە ئەیبینە ماڵەکە وەرە خۆت پارەکە بە ینی بەو شێوازەش هەر ئەەکەین بەڕاستی کەسێک بیاوێ ڕاستە خۆی پارەکە بدە ئێوە دەیبن دەیبینەکانی بەخشین دەیبە ئێمە هەڵبەت یەکەم ڕۆژ کە چوینە سەرکارە ساتەکە ئێمە ستافی بەخشینمان لەوێ دیارە دەستافمان هەیە لەوێ بڵاو بوونەتەوە بەناو ئەو شارانە ناونووسیان کرد هەموو شوێنەکان ڕاستەوخۆ کە زەرەری بەرکەوتو بوو ئێمە چوین و بینیمان بە چای خۆمان ئەم ناونووسانەمان لایە بۆ ئەگەر خێرخوازیەک بێوێ ئاساییە لە سلێمانی خۆمان بە سیارەی بەخشینەی بین لەوێ فەرمو خۆت پارەکە دابشکە بە کێدەیت و چەنی پێدەی چونکە جاری وا هەیە یعنی لە سلێمانیەوەی ڕوویداوە کا حەکیم خێرخوازێک هاتووە کاکە من پارە دەم بە هەژار چوینەتە ماڵێ ئەم ماڵە $5,000 نێ یوتمان ئەخر با بەشی چەند ماڵێکی تر بکەوتی ئەوە ئیشی خۆمە ئێمە تەداخل ناکەین خۆی $5,000 داناوە جاریوە $6,000 داوە بە یەک ماڵ ئێمە پێمان و تۆ بابەشی زۆرترین ماڵکە ئەو کەوتێتی من خۆم حەزەکەمەوە بێ بە هیچ جۆر ئێمە تێچێن ناکەین لە ئیشی خێرخوازەکە گرنگ ئەوەیە ئێمە دەستێکی ئەمین لە بینی خێرخواز و هەژارانە سپاسم دوای قسە لەسەرەوەش دەکەین ئایا ئەو هاوکاریەتەنە بۆ سنووری چەمچەماڵی چکە ناوچەی دیکەشە بوو پیرە مەگرون ناوچەی دیکە تەقتەق کە زیانیان لێکەوتە بوو و شارە زۆر و چەند ناوچەیەکی دێژدەیمە خزمەتت مامۆستا جەزا سەبارەت بە وەکو کۆمەڵی دادگەری یانێ وەکو مەڵبەندیش یاخۆ وەکو سەرکردایەتەکەش ئەوەی کە ئەرکی سەرشانتانە بوو جێبەجێتان کردووە لە هاوکاریکردنی خەڵک بێ نوێنەرێکی دەرچوتان هەیە ئایا لە سەراسی عێراقیش کار بەوە دەکەن خەڵکەکە قەرەبوو بکرێتەوە لە ڕووی ڕاگەیاندن بێ ئەوە لە ڕووی بەخشینشەوە دیارە مامۆستا گوێت لێ ئێمە مامۆستا جەزا مامۆستا حەکیم وەڵڵاهی زۆر دەنگت خراپە بەڵێ مەبەستمەوە بوو وەکو کۆمەڵ وەکو سەرکردایەتیەکەی وەکو ئەوەی کە نوێنەرێکی دەرچوتان هەیە بۆ پەرلەمانی عێراق ئیشتان کردووە لە بەغداش بڵێن کار لەسەرەوە دەکەن کە لە ڕێ و پەرلەمانتارەی خۆتان دوایەوەی کە دەست بەکار بوو لەگەڵایەنەکان دیکە قسە بکرێ بۆی حکوومەتی عێراقیش ڕۆڵیە بێت لە قەرەبووکردنەوەی دانیشتوانی سنووری قەزای چەمچەماڵ و شۆڕش و تەکیە حەکیم باش تێ ناگەم مەگەر هەر بەرحاڵ ئاوە مەگەر خەمڵاندن بۆ قسەکانت بکەم دەنگمان مامۆستا گوێت لێمە ئێستا مامۆستا حەکیم گیان لە ئێستاە سواز بەخوای پەروەردگار بارودۆخەکە حەقیقەتەن بەرەو ئاسایی بوونەوە ڕوە بەڵام گرنگەوەیە ئێمە چۆن بڵێ بەرهەمی ئەم خۆ هەموو کارەساتێک بەڕاستی هەموو باجێکە بێ ئینسان بەرهەمەکەشی بچنێتەوە قوربانیەکان کە ئینسان بەقەدەر ئەندازەی قوربانیەکان نەتائیجی هەبێ ئێمە سوپاسی خوای پەروەردگارەکەین کە خوای گەورە ئێمەی پاراستووە بەڵام لێرەیە ئەبێ ئێمە ئەو دەرفەتانەش بقۆزینەوە کە خوای پەروەردگار دەروی خێری لێ کردوینەتەوە کە ئەلحەمدولیلا قوربانی گیانیمان کەم بووە قوربانی مادیمان زۆر بووە قوربانی مادیەکانیش خوای پەروەردگار پاداشتی ئەو هەموو براو خوشکە باتەوە لە هەرێمی کوردستان و لە دەرەوەی وڵات و حتا غەیری هاوڵاتیانی خۆشمان هاوزبەنانی خۆشمان کە وەک ئاماژەم پێکرد لە شارەکانی عێراقەوە لە دەرەوەی وڵاتەوە لە غەزەوە کە خەڵک هاوکاری کردوین تا ڕادەیەکی باش خەریکە بۆمان قەرەبووە بێتەوە بەڵام ئەوەیە کە ئێمە چۆن بتوانین بەڕاستی یعنی ئەم ئستینتاجی ئەم قوربانیە بکەین بەوەی کە ئەمە دووبارە نەبێتەوە بەوەی کە حکومات کە حتا خێرخوازی زۆر باش بیستومانە لەم لاولاوە لە ڕاگەاندنەکانی ترەوە کە هاتوونەتە سەرخات ئەوەی کە کۆیان کردووەتەوە ئایا بە شێوازێکی دادگەرانە بە شێوازێکی عادیلانە کە بەڕاستی من بۆ خۆم لە ئێستاوە لەی ئەترسم
کە ئەو خەڵکە سوودمەند بێ لێی ینی چەمچەماڵ و دەوروبەری سوودمەند بێ لێی و ئێمە ێشا تاویزی حکوومەتی عراقیمان ماوە چاوەڕێی حکوومەتی هەرێمین چاوەڕێی خزمەتگوزارین چاوەڕێی ئاوین چاوەڕێی بەڕاستی خەڵکی تریشمان هەیە کاک حەکیم کە ئەمانە هەمووی سەرەدێڕن من ینی ئەیڵێم دوکاندارەکانمان ئێمە بەڕاستی من دوێنێ 39 دوکاندار لە بازاڕی بێستون هاتوون بۆلام پێم خۆشە لێرەوە بیگەێنە من پەیامە کەس گویان لێ ناگرێت ئایستا یعنی سیارەیەکی زۆرمان زیانی بەرکەوتووە هەرچەندە من ڕەشبین نیم بە ئومێدەمەوەی کە ینی بڵێ ئیداری شار کە وەکو وعدیان داوە کە خۆمان قسەمان لەگەڵیان ناکردووە کە تەعویزیان بۆ بکەنەوە لەوەی کە دێتە دەستیان لەو هەموو تەبەڕوعاتانی کە کراوە کە سەرمایهداری باش تەبەڕوعاتی باشی کردووە کە ئێمە لێرە جارێکی تر سوپاسیانەکەین لیان مەمنونین ئەوەی کە ئێمە کردومانە خێرا چونکە بەڕاستی ئەگەر ئێمە باسی بەخشین بکەین کاک حەکیم گیان بەخشین ماندووە بەخشین ئەوەندەی من ئاگادار بم ئێمە ینی تیمەکانی خۆیان زۆر کە من تیمەکانی خۆیان خۆبەخشانن لێرە ینی ستافیان هەیە ستافی 4-5 کەسیان هەیە ئێمە وەکو ماڵبەند یارمەتیمان داون کە من بۆ خۆم ئێستا بەرپرسی ماڵبەندم یعنی بۆ خۆم مەیدانی هاتوومەتە ناو مەیدانەکەەوە ڕۆژانە زیاتر لە 100 بۆ 120 ئەندام و کادیری خۆم قسۆتە بەردەست نووسینگەکانی بەخشینەوە هیچ ڕۆژێک نییە لە ناو چەمچەماڵ لە ناوەندی قەزاکە ئێمە 50 بۆ 6 کەس یعنی تەوزیع نەبین چ بە شۆردنی گەڕەکەکان چ بە ئەدابینکردنی ئاو چ بە ناردنی ئەو خەڵکانە کە یعنی ئەو ئەندام و کادیرانی خۆمان ئەو دەلیلانیان لەگەڵا نێرین کە خەڵکی میوان دێن لە شارە جیاوازەکانەوە دێن یعنی بەردەوام من دەورم قەرەباڵغا بۆ 20 برام لەگەڵایە ئەو برایانە ئەنێرم لەگەڵ میوانەکانە دەلیلیانەکەن ڕێنمایی ئەو خەڵکانەکەن ئەو میوانانەکەن کە لە شارە جیاوازەکانەوە دێن بۆیە نووسینگەی بەخشین نووسینگەیشی ماندووە و نووسینگەی بەخشین بەڕاستی ئەتوانم بڵێم کە ئەم نەمیوارەیە هەر سەریع لەگەڵ هەرسێ نووسینگەی تەکێ و شۆڕش و چەمچەماڵ قسەم کردووە تا ئێستا لە ماوەی دروستبوونیە 100 خانوویان لەم دەڤەرە دروست کردووە یعنی 100 خانوو بۆ خەڵکی هەژاریان دروست کردووە چەندین عیلاجی نەخۆشی گورچیلەیان کردو کاوانە هەمووی مەبلەغی زۆر زەخمی تێچێ موچەی بەردەوامی تا ئێستا 120 مناڵی بێباوکیان لە ئەستۆیە ئەوە بەڕاستی پێشەنگ بوون لە دابیرکردنی ئیسعاف و حەفارە و چەندین خزمەت گوزاری تر کە بەڕاستی ئەمانە خەڵکێکن ماندوون ئیدامەدان بەم قەزیانە بەڕاستی قورسە بۆیە ئەم ڕێکخراوانە ئەرکی سەرشانی خۆیان جێبەجێ کردووە بەڵام ئەوەی کەماوەتەوە حکوومەتە حکوومەت ئێستا بەرپرسیارە لەوەی کە ئێمە ئیمڕۆ ئەڕۆژین بەدەر لەوەی کە ئەوە کامیرەکانتانەی گواستەوە لەوێ لە کاژمێر هەشت کە کاگوشیار خۆی مەیدانی لەوێ بوو یعنی ئەگەر ئەو گەڕەکانە لافاویش زیانی پێنەگەیان دەبێ بەڕاستی قیرتاونین یعنی هەر بارانێکی ئاسایی ئیتر بە کەڵکیەوە نایە کە پیایا بڕۆی بە کەڵکیەوە نایە بەڕاستی یعنی ژیانی ئاسایی تیا بکەی کە لە بێئاوی و لە نەبوونی خزمەت گوزاری و یعنی دەیان گرفتی تری ئەم شارە کە ئەوە بێکارەبایی هەموو هاوڵاتیانی کوردستان ئەناڵێنن بەدەستیەوە کە ئێمە کارەباکەی هەموو کوردستان لێرەوە دابینەکرێ وەکو پێویست نەمانتوانیوە سوودی لێوەربگرین بۆیە هەژاری لەم ناوچەیە یعنی ئەگەر ببینن بە چاوی خۆتان و کەوا کەناڵی ئاسمانی پەیامیش هاوشان بە کەناڵەکانی تر قسووری نەکردووە بەردەوام 3 تیم بۆ 4 تیمی لەم سنوورە بووە کە ڕووماڵی کردووە کە هاوڵاتیانی هەرێمی کوردستان بینیوانەوە جێگری سەرۆکی حکومەت مەیدانی خۆی هات شوێنەکەی بینی کە ئەو شوێنە چەند هەژار نشینە یعنی تەسەورەکەی خانوو هەیە لە پیریادیەکان لە شۆڕش یعنی باشترین خانوو ئێستا لەوێ دەفتەرە دۆلار ناکە یعنی خەڵکەکەی بۆ خۆی زۆر زۆر هەژارە یعنی ئەگەر کە ئەم کارە ساتەش نییە بەسەریا ئێماڵێن ئەم کارە ساتە ڕەحمی خوا بوو کە خەڵک لە نزیکەوە بەڕاستی یعنی بە چاوی سەر هەژاری ئەم خەڵکانە ببینێ داماوی ئەم خەڵکانە ببینێ من نەزانم لە جێیەکانی تری کوردستانی جەبێ ئینسان ئینسافی بێ خەڵکی لەو جۆرە زۆرە بۆیە بەڕاستی ئەبێ حکوومەت زۆر
خەمخۆرانە بێتە سەرخەت. ئێمە هەر ناڵین شارەکەی ئێمە هەر ناڵین مەڵتیقەکەی ئێمە، بەڵام مەڵتیقەکەی ئێمە یەکێکە لەو مەڵتیقانەی کە بەڕاستی زۆر منکوبە، زۆر داماوە، زۆر هەژار نشینە. یعنی بەڕاستی باشترین خەڵکیان لە باشترین حاڵەتە زۆری نەبڵێم، یعنی موچەکەی 300,000 نارە 400,000 دینارە، خەڵکیش هەیە ینی ژیانی باشە، بەڵام ئەوەی کە ژیانی باشە زۆر کەمە، بەڕاستی ئەویش لەزەتی لێ ناکە بە دەزەوانی ترەوە. باوەڕت بێ ینی من ئەڵێم ئەمڕۆ کەم بەیانێ دەرچووم لە ماڵەوە زۆر قەلبم سووک بوو، بۆ چونکە شتێکم لە خەیاڵی خۆما لێکدایەوە، وتم من هیچ مەجالیتیانەیە کە ئەبێ زوو دەرچم و درەنگیش بگەڕێمەوە و بەردەوام لە خزمەتی ئەو خەڵکیا بم، لەبەرەوەی کە من ماڵم ئەو نەچۆتە ناوێەوە، بۆیە ماڵەکەم بخوای پەروەردگار پاراستوێتی بۆی خزمەتی ئەو خەڵکەی ترکەم. یعنی ئەو خەڵکەی تریش بەڕاستی لەزەت لە بوونەکەی ناکە، لەزەت لە پارەکەی ناکە، لەزەت لە ماڵەکەی ناکە، بۆ چونکە زۆربەی خەڵکەکەی هەژارە، زۆربەی خەڵکەکەی نەدارە. یعنی ئەمە دەرفەتی چەماڵەکان داوا ئەکەن ماوەسا حەکیم بان پەیامش بگەێنم، داوا ئەکەن لە حکوومەت بەڕاستی ئەم دەرفەتە لە دەست نەدەن کە چەمچەماڵ ببوژێتەوە، هەر بەوەندە ئیکتیفانەکە کە ڕێکخراوەکان بەڕاستی فریاگوزاری سەرەتاییان پێگەیاندون، ئەبێ حکوومەت بیر لەوە بکاتەوە بەڕاستی ئەم دەردە عیلاج کا چارەسەری ڕیشەی بۆ بکە. باشە دێمەوە خزمەت دواتر قسە لەسەرەوە دەکەین ئایا لە ڕێی بەغداشەوە وەکو کۆمەڵ لە ڕێی نوێنەر دەرچووەکانتانەوە ئیش لەسەر قەرەبووکردنەوە دەکەن، یاخود چەمچەماڵ دوای لافا و چەندە پێویستی بە بودجێکی تایبەت دێمەوە خزمەتت ماوەسا دزە. دکتۆر محەممەد سوارت بە جگەڵ جواب دەمەوە ماوەسا ئەحمەد، با ماوەسا حەکی با من جوابت دەمەوە. دێمەوە خزمەتت بۆ وەڵامەکەت مامۆساگەر ڕوخسەت هەبێ دێمەوە خزمەت چونکە باشە ئەوە پرسیارەکە بۆ جەنابتە دوای دێمەوە خزمەتت کارکتۆر سەبارەت بە هاوکاری ناوچەکانی دیکە نەمزانی لە خزمەتای مامۆسایگە سەبارەت بە ناوچەکانی دیکە جگە لە چەمچەماڵ و شۆڕش تەکیە بڵین پیرەمەگرونەیە خەڵک زیانی بەرکەوتوە لە چارە زور ئەندەی ماڵ لە تەقتەق حەوزی ماسی گوندەکانی دیکە لە بازیان ئەوانیش هاوکاریان دەکرێن یاخۆ دەستگای خێرخوازی بەخشین ئەوانیشتان لەبیر نەکردووە لە بیرتانن؟ وڵا کا حەکیم پێشەوەی ئینشاڵڵا جوابی ئەوەی بەڕێز شتێمەوە، بەڵام پێم خۆشە من بەڕاستی سوپاسی خەڵکی بە شەرەفی کوردستان بکەم، یعنی قەناعەتمان وایە لە بۆ چوونمان وایە کە خەڵکی کوردستان هەمووی بووە بە خۆبەخش لە بەخشینە. ڕەنگە شتێک بڵێم خەڵک زۆر باوەڕ نەکات، ڕۆژانە خەڵک دێت بۆ نووسینگەی سەرەکی ئەڵێ من ئەمەوێ بە سیارەکەی خۆمەوە بەبێ بەرامبەر لە خزمەتتان نابم چیتان هەیە، حتا ئەو بار هەڵگرەی کە دوێنێ برمان یەکێک لە شۆفێرەکان گەنجێکی ڕۆحسووکی خۆشەویست کە من سوپاسی هەر هەمویانەکەم ئەو بەرابەڕێزەشی کە سەرپەرشتیەکردن وتی مامۆستا ئەم سیارەیە تازە کڕیمە یەکەم جارە ئیشی پێەکەم بە خۆبەخشی هاتووم، ئینشاءڵڵا خوای گەورە بەرەکەتی تێخە، منە بەدڵنیایی و ئینشاءڵڵا خوای گەورە بەرەکەتی تێخە، بەدڵنیای خەڵکی چەمچەماڵیش خۆبەخشانە دێن بەدەم پرۆژەکانی بەخشینەوە، وەک جەناوی مامۆستاش فەرمووی کادیر و ئەندامەکانی کۆمەڵیش هەمووی بوون بە سەربازی ون لەگەڵ دەستگای خێرخوازی بەخشینە. سەبارەت بۆی کە جەنابەت فەرمووت بەدڵنیاییەوە زۆرێک لە شار و شارۆچکەکان زیانمەند بوون لە لافاوە، بەڵام لەبەرەوەی بڕەکەی لەو سێ شار و شارۆچکەیە زیاترە بۆ ئەوەی کە ناوەندی قەیرانەکان ئەمڕۆ بڵاوی کردوێتەوە لە چەمچەماڵ 600 ماڵ زیانی پێگەیوە، لە شۆڕش 600 ماڵ، لە تەکیە 400 ماڵ، ئەمانە زۆرن بۆیە خەڵگاوای بینێ، ئەگەر نا لە بازیانیش 91 ماڵ زیانی پێگەیوە، لە پیرەمەگرون 118 ماڵ زیانی پێگەیشتووە، لە شارە زۆر قەزای شارە زۆر 14 ماڵ زیانی پێگەیشتووە. ئێمە دەستگای خێرخوازی بەخشین بە دەستگایەکی لۆکاڵی نازانین تەنها گرنگی بە یەک شوێن بە لای ئێمە لە زاخۆ هەتا خانەقین هەمووی هەر یەک شتە و ئینشاڵڵا بە پێی ساوکاری دەگەین ناوچانەش قسەتان لەسەر کردووە. بەدڵنیایە ئێمە لەگەڵ خێرخوازانی شخصەمان کردوە سەرەتا تەرکیز و جەختەکە زیاتر لەسەر ئەم سێ شوێنە بوو، بەڵام لە داهاتوە بەدڵنیایی ئینشاڵڵا هاوکاریەگەین ئەو شوێنانەی تریش و قسەشمان کردووە لەگەڵ خێرخوازانە و ئەمڕۆ خێرخوازێک هەندێک فەرشی هێنا بوو وتمان شوێنی تریش زیانی پێگەوتی خۆتان سەرپشک بن بەکوێگەن ئینشاڵڵا بەو شوێنانی تریشەگەێنین ئێمە بەدڵنیاییەوە، چونکە هەمووی هەری خۆمانەوە و هەمووی هەر کەسوکاری خۆمانە. بەڵێ
تا ئێستا بڵین خێرخواسە بووە 10 ملیۆن دینار بێنێت بۆ ئەم کەمپینە هەبووە لە هەولێر خێرخوازێکی تەوان بەردەوام بۆ پرۆژەکانی بەخشین هاوکارەوە بۆ غەزەش چەندین جار هاوکاری هێناوە بۆ ئەمەش تەوانەمە وەڵامێکە بۆ کەسانی کاڵێ پارەی ئێرە بۆ غەزێ ئەی بۆ ناوخۆ نابێ هەر ئەوەی کە هاوکاری غەزەی کرد و هەرەوەش ئێستا هاوکاری خەڵکی هەرەویش پارێکی زۆری هێنا هەرەویش پارێکی 10 ملیۆن دیناری هێناوە بەڵێ 10 ملیۆن دینار چەند جاری هاوکاری غەزەی کردووە 10 ملیۆن عینەن کەس 10 ملیۆن بەس پرۆژەکانیشتان هەر بەردەوامە نێستا بۆ من پێشترەوە هاوکاری غەزەتان دەکرد بۆ لە ناوخۆ بۆ هاوکاری منداڵانی بێباوک نەخۆشان دروستکردنی خان و ئەوەش نەوەستاوە جگەلەوەش کە ئێستا تەرکیشتانە سەرزیان لە کەوتوان لافاوکەین بەدڵنیایە کاخەکیم ئێستا لەم کاتا کە من لەگە بەڕێستا قسەکەم لە وڵاتی نەیجیریا مەدرسەیەکی گەورەی ئیسلامی دروستەکەین حجرەیەک بۆ فەقێ دروستەکەین مزگەوتێک دروستەکەین و ئەلم کاتا کە ئێمە قسەکەین دەبیر لە هەڵکەندنایە ئەمە لە ئەفریقا لە ناوخۆی کوردستانیشا ئێمە مانگانە بە نزیکەی 1170 مناڵ موچەی مانگانەی بێباوک بەردەوام هەموو مانگێک کەمترین بڕیشان 100,000 دیناری دەینێ جاری وایەگاتە 250,000 دیناریش بە گوێرەوەی کە خێرخوازەکە چەندێک دانێ و هەموو پرۆژەکانی تریشمانێمە بەڕاستی بەردەوامە نەوەستاوین چونکە بەڕاستی ئێمە باوەڕمان وایە ڕاستە لە ئێستا ئەو شوێنانە لیان قەومەوە بەڵام هەر بۆ خۆی ناوچەکە وەک مامۆستا جەزا فەرمی پێش لافاوەکەش هەژار نشین بوو پێش لافاوەکەش ئێمە لەوێ هەر هاوکاری خەڵکی بەس بە سەرەتایی دامزرەند و تا ئێستا زیاتر لە 50 ملیار دینارتان بڵێن لە ناوخۆ خەرج کردووە بەدڵنیای زیاتر ئەوەشی کە سوودمەند بووە بە نزیکەی ڕەنگە 350,000 بۆ 400,000 کە سوودمەند لە ناوخۆی هەرێمی کوردستانە لە پرۆژەکانی بەخشین بۆ پارچەکانی تیکتری شەبوو ساڵانی ڕابردوو لە بوومەلەرزەکەی باکووری کوردستان و ڕۆژاوە چوین بەدەمەوە نزیکەی 30,000 کە سوودمەند بوو لە پرۆژەکانمان لە ڕۆژهەڵاتی کوردستان کاتێک کە ئاگر کەوتەوە لە شاری جوانڕۆ چوین ئەم ساڵ قوربانیمان هەبوو لە ڕۆژهەڵاتی کوردستانە بەدڵنیای ئەمە هاوکاری بۆ هەموو هەر شوێنێ مرۆڤ پێویستی بە هاوکاری بێ ئێمە خۆمان بە بەرپرسەسانین بە گوێرەی ئەو توانایی کە هەمانە سوپاس دەکەم مامۆستا دەزا بێم و خزمەت بەڕێزت باسیەوەت کرد لە سەراتی چەمچەماڵ چیتان کردووە وەکو کۆمەڵ وەکو بەخشین وەکو ئەندامەکان بەز لە سەراسی عێراقیش ئەندامێکی دەرچوتان هەیە دوایەوەی کە وابرارە لەماوەی پەرلەمان کۆبێتەوە سوێندی یاسایی بخۆن لە ڕێی بەغداشەوەیش دەکەن بەوەی کە قەرەبووی چەمچەماڵ بکرێتەوە چەندە زەر حکومەت هێرێم خۆشی بڕیارێ بدا بودجەیەکی تایبەت تەرخان بکرێ جگە لە زیانەکەوە کێشەی بڵێن خزمەت گوزاریە کێشەی ئاو هەیە کێشەی کەمی بینا و ئامێری شارەوانی ئەوانە هەیە وڵایی ماوەسە حەکیم ڕۆژی سێشەمە کە ڕووداوەکە ڕوویدا شەوەکەی بەڕێز مامۆستا ئەحمەدی حاجە ڕەشی خۆی پەیوەندی پێمەوە کرد حەقەتەن وتی من بەیانی دێمە چەمچەماڵ ینی بۆی خەڵکی چەمچەماڵ بیزانێ هەر ئەو شەو مامۆستا ئەحمەد وتی من بەیانی دێمە چەمچەماڵ بەڵام قەدەری خوا کە شەویش هەر مامۆستا تایری بەرنامەکان پەیوەندی بە منەوە کرد وتی جەنابی شت بەرنامەت هەیە لە پەیام چونکە شەو کەمپینێکمان ڕاگەیان دوای ئەوە بەیانی کە نوێژم کرد تەماشاکەم بارودۆخەکە زۆر یعنی ناموساعیدە بۆیە من پەیوەندی بە مامۆستا ئەحمەدەوە کردوتە مامۆستا ئەحمەد بۆ خوایە بارانەکە زۆر بەلێزمەیە و تەمومژە یعنی تەسەور بکە تا کاژمێر هەشتیش هەر ئەوت شەوە یعنی بڵێ ڕۆژی چوارشەم بۆیە وتم هەر چۆنێک بێ من هەر دێمە پێیام دێمە ئەوێ جەنابەت مەیە ڕێگاکە هەر زۆر بەڕاستی ناڕێکە یعنی لە هەندێک شوێن قەمەرۆشت پەکی کەوتە بوو بۆیە جێی مەترسی بوو لەسەر داوای من نەهات لەوێشەوە من ئاگدارم شایدم وتم ماوەسا من کە داخڵ بە بەرنامەکە بووم جەنابیش هەروەرە لەوێ پەیامی خۆت بگەێنە بۆیە هەر من میوانی بەرنامە بووم جەنابی مامۆستا ئەحمەد هات و هەر لەوێشەوە پەیوەندی بە ڕەفیقەکانی خۆیەوە کرد و پەیوەندیان بە بەغداوە کرد کە ئەم بارودۆخەیان بۆ ڕوونکردنەوە و ئاگاداریان کردنەوە کە پێویستە مامۆستا ئەحمەدی حاجی ڕەشی بە پێوی عیلاقاتی کە هەیەی لە بەغدا کە پێشووتر ئەندامی پەرلەمان بۆ ئێساش ئەندامی دەرچووی پەرلەمانە کە هەوڵ بدەن لە بەغداوە بە حکمیەوەی کە جەنابی پسپۆڕی داراییشە کە شارەزایەکی باشی هەیە لەو مەجالە کە بودجەیەکی تەرخانکراو هەیە بۆ
بابەتی کارساتی سروشتی بۆیە هەر لەوێەوە بەڕێز مامۆستا ئەحمەد ئیشی لەسەر مۆزوعە کردووە بەڵام وەکو خۆیان وتیان هێشتاسیۆندی یاساییان نەخواردووە کە بە فەرمی بتوانن بەدەداچوون بکەن بەڵام وەکو عیلاقاتی خۆیان هەر بەکارهێناوە و ئێمەش بەڕاستی بەردەوام دەممان لەسەریانە بێ و بیریان دێنینەوە ئەوە خۆیان و ڕەفیقەکانیشان چونکە بەڕاستی ئەم قەزەیەکی حیزبی نییە ئەم قەزەیەکی نیشتیمانیە قەزەیە هاوڵاتیانە ئەوەی کە ئەو لافاوە هاتووە ماڵی ئیسلامی و ئەلمانی و پارتی و یەکێتی نەزانیوە ئەو لافاوە ڕووی لە هەموو ماڵێک کردووە ماڵی کۆمەڵێک پێوە بووە و یەکگرتوویەکیش پێوە بووە و پارتیەکیش پێوە بووە یەکێتێکیش پێوە بووە بۆیە قەزیەکەی ئێمە بێ ئەوەش وەڵاهی یعنی بەڕاستی هیچ جیاوازی ناکەین یعنی ئەگەر بە قەزەی ئەم زیانە گشتیەش نەبێ بەڕاستی ئێمە هاوڵاتیانی هەرێمی کوردستان بە هاوڵاتیانی خۆمان ێزانین و ئێمە یەک جەستەین یەک لاشەین وەکو چۆن لەمە دەرکەوت کە زیانێک ڕووەکاتە وڵاتی ئێمە ڕووەکاتە هەمومان و ئەگەر دوژمن بێتە سەرمان دێتە سەر هەمومان وەکو چۆن کاتی خۆی حکوومەتی باعث فڵان و فیساری نائناسی بە بێگومان ئەمە ئەوەمان پێڵێ کە ئێمە بێبین بۆ تحقیقکردنی بەرژەوەندی هاوڵاتیان ئێستا ئێمە ڕاستی خەڵک زۆر زیانمەند بووە زەرمەند بووە و گوتیشم خەڵکی پێداویستە سەرەتایەکانی نییە هەر بۆشە زەرمەند بۆ لە بەرەوەی پەرژین و ئەمنێتێکی پاراستنی شارەکەی نییە لە ڕووی لافا و زریانەوە و چەندین پێداویستی تری هەیە کە هەزاران جارمان دووبارە کردەوە خەریکە عنی پێمان عی بێ ئەوەندە بیڵین یعنی تۆ معقولە لەم زستانەیە ئاو بتبە کەچی ئێستا ینی پێداویستی ئەم شارەی ئێمە ئاوە ینی ئمڕۆکە ئێمە ئاومان بۆ خەڵک بردووە هەزار جار بە قوربانیمان بوونەکە وەڵی کاکە ئاومان لە هەمووش زیاتر پێویستە بە قوربانە ئاومان بۆ بێنن یعنی شەمعەکان بەرناکەون بەڕاستی ئیتر ئەبێ حکومت بێتە سەرخاد یعنی عیبەیە بۆ حکومات بەڕاستی چیتر ئەوەی گۆفتەپە دوا بخە خەڵک زۆر ناڕەحەتە بۆیە ئەوەی پەرلەمانتارەکانیش یان پەرلەمانتارەکانی تر و حکومەتی ماوە بەسەرچوو هەموو لایەکیان یعنی لەژێر بەرپرسیارەتیان کە ئەبێ هەوڵی ئەوە بدەن کە خزمەت گوزاریەکان بۆ ئەم دەفەرە دابین بکەن و قەرەبوویان بکەنەوە و تاکید یەکەم و جارێکی تر قەرەبووی ئەوانەی کە حەوزە ماسییان بووە دوکاندارەکان کە دوکانداری تایە بەڕاستی 30 دەفتەر 40 دەفتەر 15 دەفتەر وڵی من دوکاندارە ناسم کە ڕەفیقی خۆمە وڵی هەموو سەرمایەکەی قەرزە یعنی خەڵکی زۆر من کوبیتیایە خۆمەرج نییە یعنی بەڕاستیەوەی کە دوکاندار بوو ئیتر ئێمە هیچ ئاوڕێکی لێ نەدەینەوە خەڵکی تایە لافاو نەچۆتە ماڵەکەیەوە بەس وەڵی ئەتوانم بڵێم لەو خەڵکە داماوترە کە لافاو چۆتە ماڵەکەیەوە زۆر احتیاجە زۆر داماوە پێویستە بەڕاستی ئەو پارانەی کە لە ڕێی خێرخوازانەوە چۆتە حساب بانقیەوە بە شێوازێکی دادگەرانە دابەش بکرێ ئەم ناوچەی پێ بژێنرێتەوە و حکوومەتی فیدراڵ و حکوومەتی هەرێمیش بەڕاستی کەرتی تەندروستی لە هەموو کەرتەکان خراپترە بەڕێوبەری تەندروستی ئێرە وتبووی ئەلحەمدولله وەکو بیستم لە شوێنێک کە باسی کرده بوو سواسی خوای کردووە تێتی سواز بۆ خوا کە بەڕاستی بریندارمان نەبووە ئەگەر نابرینداری زۆرمان هەبووایە بەڕاستی ئێمە وەکو کەرتی تەندروستی فریای ناکەوتین یعنی بۆ هەر کەرتی پەروەردەمان کاول نییە کەرتی تەندروستیشمان هەر وێرانە یعنی بەڕاستی هەموو سێکتەرەکان هەموو کەرتەکان بەڕاستی پێویستیان بەداعمە یعنی ئێمە من بخۆم مامۆسام لە قوتابخانەیە کە یعنی پێداویستی وەرەقەی نییە وەرەقا یعنی پێداویستی سەرەتایی نییە یعنی باوەڕت بێ من لە قوتابخانەیە کام لە قوتابخانە ناچێ بەڵام سوپاسی ئیدارەکەی یەکەم سوپاسی مدیرەکەی یەکەین سوپاسی مامۆساکان یەکەین کە ئیدامیان بە خوێندن داوە ئەگەر نا وەڵاهی شوێنی خوێندن نییە وەڵاهی کۆمپیوتەری تایە هی ساڵی 2000ەکانە بەڵێ سوپاس دەکەین مامۆستا جەزا سوپاس دەکەین دیارە مامۆستا ئەحمەدیش خۆی بە فەرمی لەگەڵ جەناب سەدانی چەمچەماڵی کردو بۆ میدەوەی کە دوای ئەوەی کە بوونە پەرلەمانتار راپۆرتێکی تێری تەسەر حازەکەن بۆی لەسەر ڕاستی عێراقیش کاری لەسەر بکرێت سوپاس دەکەین مامۆستا جەزا ئەحمەد
کە لە تەمسەماڵەوە لەگەڵمان بوو هێرا دکتۆر محەممەد شێخلەتیف بەرپرسی پەیوەندیشتەکان نێزگای بەخشین کە لە ستۆدیۆ لەگەڵمان سوپاسان دەکەین. سوپاس بۆ بینەرانی بەڕێز، سوپاس باوکارانم، خواتان لەگەڵ.